سلێمانی و خەڵکەکەی بەسایی سەری دەسەڵاتدار و گەورەکانیەوە لە بەردەم شەپۆلێکی ترسناکی ژەهری سپیدایە. ئەمەی ئێستا باسی دەکەم قسەی من نییە، ئەمە نەتەوەیە گرتووەکان و ڕێکخرا و میدیا جیهانیەکان هۆشداری توندی لەسەر دەدات. پایتەخت میدیاش بنکۆڵکاری وردی لەسەر کردووە. جا جوان جۆم بۆ بگرن. تا چەند ساڵێک پێش ئێستا عێراق تەنیا وەک ڕێڕەوێکی گواستنەوەی مادە هۆشبەرەکان دەناسرا. بەڵام ئێستا راپۆرتە ئەمنی و نێودەوڵەتیەکان دەڵێن عێراق بووەتە بەشێک لە نەخشەی بەکارهێنان و بازرگانیە هەرێمیەکان. شادەماری ئەم نەخشەیەش زۆر بەداخەوە شاری سلێمانیە. نووسینگەی نەتەوە یەکگرتووەکان بۆ مادە هۆشبەرەکان و تاوان UNODC لە راپۆرتی ئەم ساڵیدا ئاماژەی بۆوە کردووە کە عێراق چۆتە ناو نەخشەی دروستکردن و بازرگانی و بەکارهێنانی ئەو مادانەوە. ئەو ناوچانەشی دیاری کردووە کە بازرگانیان تێدا چالاکە، وەک سلێمانی، بەغدا، دوجاریش ئەنبار، بە تایبەت سنوورەکانی ڕۆژاوە. لەلایەکی تریشەوە بنکۆڵکاریشی دامەزراوەی نەیریج دەری خستووە کە سلێمانی ئێستا یەکێکە لە مەترسیدارترین ناوەندەکانی دروستکردنی قەیرانی مادەی هۆشبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هاوکات پەیمانگای نیو لاینز ئاشکرای کردووە کە لە سەدا 90 ئەو مادە هۆشبەر و کارتێکەرە عەقڵیانەی دەچنە هەرێمی کوردستانەوە لە سنوورەکانی ئێرانەوە لە ڕێگەی سلێمانیەوە دێن. راپۆرتەکان باز لە هەبوونی کارگە و تاقیگەی نهێنی لە سلێمانی دەکەن کە لە ژێر پەردەی حکوومەتی سلێمانیدا حەبەکانی ترامادۆڵ لە ناوچەی دەربەندیخان بەرهەم دەهێنن. ئەم کارگە و تاقیگانە لەلایەن نیشتێتی نیشتیمانی کوردستان و گروپەکانی سەر بە بەرەی مەقاومەوە بەڕێوە دەبرێن تاوەکو داهاتی دارایی بۆ بەرژەوەندی خۆیان و گروپەکان دابین بکەن. کارە ساتەکە لێرەدا ناوەستێت. ماڵپەڕی فەرمی ڕۆیتەرز ئاماژە بەوە دەکات کە ئەم دیاردەیە ڕۆژانە لە نەخۆشخانەکانی سلێمانیدا دەبینرێت و پشکنینە پزیشکیەکان بەردەوام حاڵەتی نوێی ئالوودەبوون لە ناو هاوڵاتیاندا تۆمار دەکەن. ئەمە ژوای کردووە تیمە پزیشکیەکان وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی مەترسیدار مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکەن. ئاژانسی ئەسۆشیێتد پرێسیش ئاشکرای کردووە کە لایەنە سیاسیەکان لە پشت پڕکردنی بازاڕەکانی عێراقن لە مادەی بێهۆشکەر بە تایبەت لە سلێمانی، ئەنبار. ئەمەش بەشێکە لە بازرگانیەکانی سیاسی و دارایی گەورە. هەر بۆیە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ بە هەمانجی لەگەڵ نەتەوەیە گرتووەکان عێراقی وەک خاڵێکی سەرەکی لە ڕێگەی قاچاقچێتی مادەکانی میثا میڤیتامین، کەپتاگۆن و مادە هۆشبەرەکانی تر لە نێوان سووریا و ئێران داناساندووە. سنوورە درێژ و ئاڵۆزەکان لەگەڵ سووریا لە لای ئەنبارەوە و لەگەڵ ئێران لە لای سلێمانیەوە هەیە. بەداخەوە وای کردووە مافیا و قاچاقچیەکان ببنە کەسایەتی سیاسی و شاری گەورە و حیزب بەڕێوە ببن. لە پشت پەردەی سیاسەت و دروشمی بنیادنانی نیشتیمانەوە ڕوخسارێکی ڕاستەقینە هەیە کە لە ڕوخساری شەیتان دەچێت. قاچاقی و بازرگانی و کارگەی مادەی هۆشبەرتان باش.